ڕۆژێکیان ئیمامی ئیبراهیمی کوڕی ئەدهەم ڕەحمەتی خوای لێبێ دەرچووە دەرەوە بۆ دەرەوەی شار، سەربازێک پۆلیسێکی توش بوو، پێی فەرموو تۆ عەبدی، تۆ کۆیلەی؟ وتی بەڵێ. وتی شوێنی ئاوەدان لەکوێیە؟ ئەویش ئیشارەتی بۆ قەبرستانەکە کرد، فەرمی ئەوە شوێنی ئاوەدانە. هەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە دەچووە قەبرستان دەیفەرموو ئەسسەلامو عەلەیکم ئەهل الدیار، ئەهل دیار، سەلامی خواتان لەسەر بێ ئێ ئەهلی شار، یعنی شار ئاوەدانیە. پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم قەبرستانی بە ئاوەدانی ناو بردووە. بەڵێ ئیشارەتی بۆ قەبرستانێک کرد، فەرمی ئەوە ئاوەدانیە. پیاوەکەش تۆڕە بوو، وتی من پرسیاری شارت یەکەم، پرسیاری قەبرستان لێ ناکەم. قەمچێکی پێ بوو ئەو پۆلیسە، بە قەمچەکەی دای بەسەری ئیمامی ئیبراهیمی کوڕی ئەدهەم ڕەحمەتی خوا لێبێ برینداری کرد، خوێنی پێ هاتە خوارەوە. ئیمامی ئیبراهیمی کوڕی ئەدهەم یەکێک لە عولەما گەورەکان ڕەحمەتی خوای لێبێت، بەس نەیناسی ئەمە ئەوە، بە قەمچەکەی دای بەسەریە سەری بریندار کرد و خوێنی پێ هاتە خوارەوە. وەگەڕایەوە بۆ شار و وتی تۆش وەرەوە بۆ شار، ئەوڕین بۆ شار، بۆ شوێنێتر. بەڵام کاتێک کە ڕۆیشتە ناو شار، ماوەیەک ڕێگایان بڕی، خەڵکی بەرەو پیری پۆلیسەکە جوندەکە هاتن، وتیان ئەوە چی ڕووی داوە؟ ئەمە چییە؟ وتی ئەمە من پرسیاری لێ ئەەکەم، تۆ عەبدی؟ ئەڵێ بەڵێ عەبدم. ئەڵێم شوێنی ئاوەدانم پیشاندا، ئەویش قەبرستانەکەم پیشانەدات، بۆیە منیش تۆڕە بووم و لێمدا سەری مشکان. وتیان هاوار بۆ تۆ، ئەوە زانی کێیە؟ ئەوە ئیبراهیمی کوڕی ئەدهەم ڕەحمەتی خوای لێبێت، کەوای زانی یەکسەر لە ئەسپەکەی هاتە خوارەوە، دەستی ماچ کرد، داوای لێبوردنی لێ کرد کە وەڵڵاهی نەتبناسیوە. بەڵێ خەڵکەکە وتیان باشە ئەم پۆلیسە، ئەم جوندیە سەربازە بۆ وای لە تۆ کرد؟ وتی ئەو وتی تۆ عەبدی؟ وتم بەڵێ عەبدم. ئەو نەیوت تۆ عەبدی کێی؟ هەر وتی عەبدی؟ وتم بەڵێ من عەبدی خوام، بێگومان من عەبدی خوام. بەڵام کە ئەوتی عەبدی، وتم بەڵێ عەبدم، بەندەم، بەڵام بەندەمە بەستمەوە بەندەی خوای پەروەردگارم، عیبادەت بۆ خوای پەروەردگار دەکەم. بەڵێ فەرمووی منش ئەوەندەم غەڵەتێکم نەکردووە، و ئەو ئاماژەم کردووە بەوەی کە قەبرستان شوێنێکی ئاوەدانە، بڕۆ بۆ خۆت دابنیشە تۆزێ دەرز و عیبرەت و ئامۆژگاری وەرگرە، چونکە ئەو دەرز و عیبرەت و ئامۆژگاری ئەو سوودەی کە لە قەبرستان نابینیت، ناو کۆڵانەکان و ناو ماڵەکان نابینیت بە دڵنیاییەوە. بەڵێ دەفەرمێ مەبەستمان ئەم خاڵەیە. ئەفەرمێ کاتێک کە سەری شکانم لە خوای گەورە پاڕامەوە، وتم خوایان ئەم پیاوەی کە سەری منی شکان میخە باشتر. سبحان الله، ئەمە کەسێکە لە شەڕی ئەمینی و ئومێدی ئەوەشی لێکی کە خێر و چاکەت توش کات، ئەوە تا پیاوەکە سەری شکانووە، ئەمە باشترین کەسە بەپێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەرمی داوام کرد لە خوای گەورە، وتم خوایان بیخە بەهەشتەوە. وتیان باش ئەو سەری تۆی شکان، زوڵمی لە تۆ کرد، تۆ هێشتا داوای بەهەشتی بۆکەی؟ فەرمی بەڵێ من تەئکیدم لەوەی کە ئەو سەری منی شکان، من ئەجر پاداشت وەرەگرم. سەیر ئەم بیرکردنەوەیەکە. بەڵام ئێمە بۆ دنیا بیرکردومان زۆرەمە بەقوترە، زۆر بەقوتین، بەس بۆ قیامەت سفرین، هیچ بیرێک لە قیامەت ناکەینەوە، زۆر بەمان. فەرمووی من دڵنیام لەوەی کە ئینشاءالله لەسەر ئەوەی کە ئەم پیاوە زوڵمی لە من کرد پاداشت و خێر وەرەگرم لای خوای گەورە، ئەجر و پاداشت وەرەگرم، چونکە ئازاری دام. بەڵام منیش پێم خۆش بوو مادەم ئەو منی تووشی خێر و پاداشت کرد لە منیدا، سەری منی شکان، من نامەوێت تووشی تاوان و گوناهی بکەم، بۆیە نەویست لە منەوە تووشی شەڕ بێ. ئەو سەری منی شکان، من خێرم دەستکەوت، ئەو بێغیرەتی نییە. بێغیرەتی زانی چییە؟ بێغیرەتی ئەوەیە خەڵ بکوژی وایە دەستی خەڵ ماچکی، پیاوی دەست ماچکەر پیاوی بێ ناکوژێ. ئەو کەسێک کە پیاوە کوژێ و ئەمجا لەمەکەولەوە کە ئەپاڕێتەوە بۆ خاتری خوا سڵحم بۆ بکە، ئەوە بێغیرەتری مرۆڤە. ئەگەر پیاویەوە نە قارەمانی سڵح مەکە، حساب بۆ هیچ شتێک مەکە، کە مادەم دەستی خەڵکی ماچەکەیت و لە بەردەم قاچی خەڵکی ئەکەوی ڕجاو تکای لێەکەی سڵحت بۆ بکە، تۆ پیاوێکی ترسنۆکی ئەگەر غیرەتت بۆ شتی وات ناکرد یەکەم جار و دووەم جاریش نەتەکرد.